سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر هۆکاری بڕیارەکەی وەزارەتی دارایی عێراق بۆ نەناردنی موچە ئاشکرا دەکەن. دژی بڕیاری نەناردنی موچە بۆ هەرێم فراکسیۆنە کوردستانیەکان پەیامێک ئاراستەی سوودانی دەکەن. وای سەرۆکی دەستەی مافی مرۆڤ سەرکردەیەکی دیکەی مەسیحیەکان دژی زۆربوونی شوێنی بەدڕەوشتی لە عەنکاوە هاتە دەر. دکتۆر ڕەعەت ڕەفعەت سەرۆکی تیمی سکاڵاکارانی دەستگای ستاندەر ڕایگەیاند بڕیارەکەی وەزارەتی دارایی عێراق ئەنجامێکی یاسایی و یاسایی چەسپاندنی دەستەواژەی ئینفاق فعلی لە بودجەی عێراق بۆ ساڵەکانی 2023 2024 و 2025 کە لەلایەن وەزیر و پەرلەمانتارەکانی کورد لە عێراق پەسەند کراوە یان بەلایەنی کەمیەوە تێپەڕیوە بە هەموو حیزبەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیشەوە. ناوبرا وتیشی ئەو حیزبانەی دەسەڵات ئەوەندەی لە بەغدا لە خەمی وەرگرتنی پۆست و ئیمتیازاتن ئەوەندە لە خەمی مافەکانی خەڵک نینە. دکتۆر ڕەعەت ڕاشیگەیاند ئەو نووسراوەی تێی سامی کاردانەوەی تەواو نەکردنی ڕێکارەکانی تەوتینی موچەیە لەلایەن حکوومەتی هەرێم. تەوتین تەنها ناردنی ژمارەی حسابی بانقی موچەخۆران ماوە بۆ وەزارەتی دارایی عێراق لەلایەن هەرێمەوە. فراکسیۆنە کوردستانیەکانی پەرلەمانی عێراق بە فەرمی داوایان لە سەرۆک وەزیرانی عێراق کرد بەپەلا دەستوەردان بکات بۆ چارەسەرکردنی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێم. فراکسیۆنە کوردستانیەکانی پەرلەمانی عێراق لە ڕاگەندراوێکی هاوبەشدا ئاماژەیان بۆ کرد بانیگەرانیەکی زۆرەوە دوایین بڕیاری وەزارەتی دارایی عێراقمان بیست لەبارەی ڕاگررتنی تەمویلی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە ئەوەش بارگرانیەکی زۆر لەسەر فەرمانبەران دروست دەکات بەتایبەت لەم کاتەدا کە لە جەژنی قوربان نزیک دەبینەوە. ئەوەشیان خستۆتە ڕوو بەهۆی سیاسەتی وەزارەتی داراییەوە فەرمانبەرانی هەرێم ڕوبەڕووی برسیکردن بوونەتەوە. بڕیاری بڕینی موچەی فەرمانبەرانیش ئامانجێکی سیاسی لە پشتە و پێچەوانەی دەستوری عێراقا کە جەخت لەسەر پاراستنی کەرامەتی هاوڵاتیان دەکاتەوە لە هەردۆخێکدا بێت. دکتۆر سروود سەلیم ئەندامی مەکتەبی سیاسی بزوتنەوەی دیموکراتی ئاشوور ڕایگەیاند ناوی عەنکاوەیان زڕاندووە. خەڵکی عەنکاوە بەو جۆرە نینە کە باسی لێوە دەکرێت. مامۆستا گەورەکانی هەولێر هەموو خەڵکی عەنکاوە بوون بە حەیاتی وەزعمان ئەوها نەبووە. ناوبرا وتیشی پێویستە ڕێگیری بکرێت لەوەی چیتر ئەو جۆرە شوێنانە بکرێنەوە. ئەوە هەمووی لە ئەستۆی وەزارەتی شارەوانی هەرێمی کوردستاندایە. ئەوە لە کاتێکدا پێشتریش دکتۆر مونا یاخۆ سەرۆکی دەستەی مافی مرۆڤ هۆشداری لەبارەی زیادبوونی نایاسایی مەیخانە و مەساجخانە لە عەنکاوە دابوو.